دکتۆر بیلال زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش ناوڕستم پیرۆز. لەگەڵ جەنابیشتوو هەروەها بینەرانی ئازیزیشدا پرسیاری یەکەم ئەوەیە تەوەری سەرەکی وتوێژەکان شەڕی دژی تێرۆر بووە لە نێوان حەیدەر عەبادی و دۆناڵد ترامپدا. ئەکری ئەمە تەنها وەک بنچینەیەک لێ بڕوانرێ بۆ تۆکمەکردنی پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنگتن؟ بەڵێ ئەوەی کە جارێکی تر پەیوەندی لە نێوان عێراق و ئەمریکا ئەهێڵێتەوە بەڕاستی مەسەلەی جیهاتیکردنی تیرۆرە. ترامپ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە باسیەوەیە کردکەوە بەشداریکردنی ئەمریکا لە شەڕی عێراق و لە ڕزگارکردنی عێراق و ئەم تەدەخولە عسکەریانەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کردوێتی زۆر دژ بەم هەنگاوە ڕاوەستا، بەڵام دژایەتیکردنی داعش خاڵێک بوو کەوا ترامپ جەختی لەسەر کردەوە. ئێستش ئەگەر بوارێکە بێکەوە جارێکی تر ئەمریکا لەگەڵ عێراقا پەیوەندیەکانی گەرم بکاتەوە لە بواری دژایەتیکردنی تیرۆرایە. بەڵام ئایا ئەمە چۆن ئەچێتە پێشەوە داهاتووی ئەم پەیوەندیە چۆنەوێ بە تایبەتی لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی مووسڵ ئەوە ئیتر بابەتێکەکەوە ئێمەش هەوڵدەین لەم کۆبنەوەی کەوا ئیمڕۆ بەیانی و لە کۆبنەوەی دژایەتیکردنی داعشە کە 68 وڵاتی تایە بزانین ئەم پەیوەندیە چۆن لە دوای داعشەوە بەردەوامی بێ. بۆ خۆ دەزانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتیش بەڕێبەرایەتی نوێ سەرسەختانە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران وەستاوەتەوە. تاران لە عێراقدا باڵا دەستە، ینی تەنانەت هەندێک دەڵێن خاوەنی بڕیاری سیاسیشە لە وڵاتەکەدا. ڕێبەرانی عێراقی ئەتوانن هاوسەنگی لە نێوان واشنگتن و تارانە دروستکەن؟ بەڕای من ئەم پرسیارە گرنگترین پرسیارە لە شەڕی دوای داعش، چونکە زۆر کێشەی داعش کاتێک دروست بووکەوە هێزەکانی ئەمریکا لە عێراق کشانەوە ساڵی 2011 لەگەڵ کشانەوەی هێزی عسکەری و سەربازی ئەمریکیە دەوری سیاسی ئەمریکیش لە عێراق زەعیف بووکەوە ئاسانکاریەکی زیاتری کرد بۆ هاتنە پێشەوەی ئێران و پڕکردنەوەی ئەو چۆڵە ئەو فراغە ئەو بۆشایەکەوە ئەمریکا جێی هێشت بوو. ئەم بۆشایە شتێکەکەوە ترامپ خۆی زۆری گلەیی لێ کردووە. ئایا شەڕی داعش والێ ئەکەنکەوە جارێکی تر ئەم هەڵە استراتیژیەکەوە ئەمریکا کردی بە دروستکردنی ئەو بۆشایە چاکی بکەنەوە یان نە؟ ئەمە خاڵێکەکەوە کورد داوای ئەکات کەوا هێزی ئەمریکی لە عێراقا وەکو بنکەیەکی سەربازی دائیمی لە عێراق بمێنێتەوە بۆی کەوا بەڵانسێک لە نێوان هیچ نەبێ حکوومەتی عێراقی بتوانێت بەڵانسە لە نێوان ئێران و ئەمریکا دروست بکە، چونکە لە غیابی ئەمریکا ئەو کاتە عێراق مەجبورە بە تایبەتی لایەنە شیعە باڵا دەستەکان و هەندێک لایەنی کوردیش وەکو خۆت بینیوتە مەجبورن کەوا پەنا بۆ لایەنی ئێرانی بەرن کە باڵا دەستە، چونکە دەستگا حکومیەکان دەستگا سەروەریەکانی عێراق دەستگا دیموکراسیەکانی عێراق هێشتا لەو ئاسانین کەوا بتوانن لایەنە عێراقیەکان بپارێزن، بۆیە کارکتەرەکان پێویستیان بە پاراستنێکی دەرەکی هەیە. هەر لەسەر ئەو بنکە سەربازیە کە بە هەمیشەی لە عێراقدا هەبێی ئەمریکا هەندێک لە شیعەکان و بەشێکیش لە سونەکانیش لەگەڵ ئەوەدان کە تەنانەت هێزی پیادەی ئەمریکایی بەشدار بێت لە شەڕی دژی داعشدا هەندێکیش هەن، ینی کەم نین ئەوانیش کە دژی ئەو بیرۆکەیەن. عەبادیش لێرە لە واشنگتن جەختی لەوە کردووە کە دەڵێ هێزی ئەمریکاییمان ناوێت لە شەڕدا. ڕەوشە ئاسایشەکەی عێراق چەندی پێویست بەوەیە کە هێزی ئەمریکایی بەشدار بێت ڕاستەوخۆ لە شەڕەکەدا نەگەر وەکو هێزی ئاسمانی. ڕای حکوومەتی عێراقی ئەوەیە کەوا پێویستی بە شەڕکەری ئەمریکی نیە، پێویستی بە هێزی پیادەی ئەمریکی نییە. حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە، حکوومەتی ئەمریکیش بە هەمان شێوە دژ بەوەیە کەوا جارێکی ترمێکی پێدر boots on the ground کە پوتی سەرباز ئەمریکیەکان جاریتە بچێتەوە عێراق. ئەوەی کەوا پێویستە بەڕاستی بریتیە لە کە هەردوو کە عێراق پێویستی پێیەتی و ئەمریکاش لەوەچێ بتوانێت ئاسانتر دابینی بک بریتیە لە دەعمی سیاسی بۆ دەستگا ڕسمیەکانی عێراق، بۆ هێزی سەربازی فۆرمەڵی عێراق، نەک ئەگەر وانە بێت ئەگەر بۆ منە هێزی عسکەری ڕسمی عێراقی بەهێز نەبێت ئەوە دەرگاکاتەوە بۆ میلیشیاکان کەوا ئێران دەسێکی باڵای هەیە لەگەڵیانە. با دووە پرسیارم سەبارەت بە کورد و بەغدا بێ. ناکۆچێکی ئێجگار گەورە و قوڵ و ئاڵۆز لە نێوان بەغدا و هەولێردا هەیە، بەڵام لەم شاندەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیری عێراقدا نوێنەری کوردی لەگەڵدا ئەمە چ جۆرە خوێندنەوەیکی بۆ دەکرێت؟ دکتۆر فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستانی عێراق ئەندامی ئەو شاندەیە. خوێندنەوەیەکی جددیە، کارێکی ئیجابیە بەڕێی من، جۆرێ لە وەگوڵی پێگەیشتنی سیاسەتی عێراقی بەرامبەر بە کوردستان دروستە بێ. سیاسەتەکە زیاتر استراتیجیانە مامەڵە لەگەڵ کوردستانەکەن لەوەی کە بەڕق و فعل و ڕەدی فعل لەگەڵ یەکتریا کردار و پەرچە کردار با بڵێن لەگەڵ یەکتریا تعامل بکەن. ئەمە جانبێکی ئیجابیە، بەڵام کێشەکان لەمە قوڵترن کاتو بتوانی بەهێنانی بە دروستکردنی وەفدێکی چارەسەری بکە. کێشەکان زۆر سپاس بۆ بەڕێزی زۆر سپاس دەکەم. بڵێن.